لەسەر پەخشی ڕاستەوخۆی بەشێک لە کەناڵەکانی ڕاگەاندن لە پێشەوەی بەرەکانی شەڕی پێشمەرگەی کوردستان بەرامبەر با تیرۆرستانی داعش، وەزارەتی ڕۆشنبیری هاتە دەنگ و دەڕێنمایی بۆ پەیامنێرانی جەنگ بڵاو کردەوە. داوا دەکەم لە فەرماندەکانی هێزی پێشمەرگە لە فەرماندەی میحوەرەکان لە وەزارەتی پێشمەرگە لە ڕاگەیاندن و پەیوەندیەکانی وەزارەتی پێشمەرگە هەستن ڕاستەوخۆ لە جەبهەکان لە سەنگەرەکان بە میکانیزمێکی ئانی فەوری زەڕور لە پێناوی کە ئەو ڕووماڵنە بە ڕاستەوخۆ نەڕۆن بۆ پێی ئەو بڕیارێک کە داومانە هەموو سەرپێچیکارێک زایاسەی خۆی وەردەگری. پەرلەمانتارێکی کوردستان ئاماژە بۆ دەکات پەخشی ڕاستەوخۆکان لە پێشەوەی شەڕ و ئازادکردنی ناوچەکاندا زیان بە هێزەکانی پێشمەرگە دەگەێنێت و زانیاری وردیش لەسەر ناوچەکە دەدات بە دوژمن. لەو کاتانی کە هێزی پێشمەرگە هەنگاو دەنێەوە کەناڵێکی ڕاستەوخۆ لەگەری دەڕواتن هاندانێک دەبیتن بۆ ململانی پێشمەرگە کە چەند بەرەو پێشەوە دەڕووی ئەوەشە بۆ ئەوەی کە لە میدیا دەرەچێتن لەوانەیە زیاتر ئەوەندەی کە هەنگاو دەنێ بۆ پێشەوە ئەوەندە سەیری پێشەوە نەکا کە دوژمنەکەی تا چەند دیارەیان بەرامبەر بە گوڵەی دوژمنەکان خۆی نوێ نەکاتن. بەڕای ڕۆژنامە نووسەیەک بەشێک لە کەناڵەکانی ڕاگەیاندن بەهۆی چێبەرچەی نێوانیان و چوونیان بۆ پێشەوەی بەرەکانی شەڕ و گواستنەوەی دیمەنەکانی شەڕ بە شێوە ڕاستەوخۆ پیشەیی بوون و کاری میدیاییان لەدەستداوە و زیانیشان بە هێزەکانی پێشمەرگە گەیاندووە. کەناڵی فلان بوو بە سەرچاوی هەواڵ و زانیاری بۆ کەناڵە جیهانیەکانی 1 2 3 بۆ دەژمێری، یعنی ئەمە جۆرێک لە ململانەیەکی ناپیشەیە بەڕاستی نێوان کەناڵەکانی ڕاگەیاندن دروست بووە لە هەرێمی کوردستان کە وای کردووە لە پێناوی بەرژەوەندی تەسک بۆ دەرخستنی کەناڵەکەی خۆی هەموو بنەماکانی سەلامەتی کاری پیشەیی بۆ تیمی ڕاگەیاندنی خۆی بۆ پاراستنی ئاسایشی نیشتیمانی و نەتەوەیی بۆ هێزی پێشمەرگە بۆ نەدرکاندنی هەندێک زانیاری کە دوژمن ڕەنگە سوودی لێوە بگرێ ئەمە هەمووی دزەی پێ دەکرێت. وەزارەتی ڕۆشنبیری و لاوانی حکوومەت یارێم لە ڕێنمایەکانیدا داوا لە پەیامنێرانی کەناڵەکان و دەستگا ڕاگەاندەکان نەکات کە لە کاتی ڕووماڵی شەڕدا ڕەچاوی بەرژەوەندی نیشتیمان و پاراستنی ورە و جانی پێشمەرگە و کۆمەڵانی خەڵک لە بەرچاو بگرن و لا پیشەی بوونی کاری میدیایی دوور نەکەونەوە. هەڵگورد ئەحمەد، کورتساد نیوز، هەولێر.